بەناوی خۆی گەورە و میرەوان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەماوانێ. یاری خولەکان لە مانگی سێ کۆتایی هات کە ئەمڕۆ دەکاتە هەفتەی سێ و تا دەچینە مانگی نوێ کە مانگی نیسان دەکات یاری یانەکان ئەنجام نادرێتەوانێ و یاری هەڵبژاردەکان دەست پێ دەکات کە لە نێویدا پاڵاوتنی مۆندیالمان هەیە لە کیشوەری ئاسیا، پاڵاوتنی مۆندیالمان هەیە لە شیشوەری ئەمریکا لە کۆنکاکاف و هەروەها لە ئەوروپاش بەڕێوەچوونی یارەکانی چارێکی کۆتای نێشنز لیگمان هەیە کە چەند ڕوبەڕووبوونەوەیکی بەهێزی تێدا. ئەمڕۆ کۆتا ڕۆژی قسەکردن دەبێت لە سەریانەکان و لێڤەرپوڵ هێشتا کاریگەری شکستەکەی چامپیۆنزیی پێوە دیار و بەرشەلۆنە سەرکەوتنێکی گرنگی بەسەر ئەتلێتیکۆ تۆمار کرد و پێشەنگی وەرگرتەوە بە یاریە کەمترەوانەیە. ئینتەر میلان لوتکەی ئیتالیای بردەوە، سوودی لە یەکسانبوونی ناپۆلی وەرگرت و جیاوازێکی کرد بە 3 خاڵ لەگەڵ ناپۆلیە. پاریس سەن ژەرمان ژێدیەدی لە نازناوی خولی فەڕەنسی نزیک دەبێتەوە. لیڤەرکوزنیش جیاوازەکەی لەگەڵ بایرن بۆ 6 خاڵ کەم کردەوە. کۆمەڵە ڕووداوگەلی زۆر هەن، بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە پێی پێویست قسەی تاویان لەسەر بکەین و لە گرنگترینەوە پێیدا بڕێن و باسێکی لەسەرکەین. من بۆ لیڤەرپوڵ بە شێوەیەکی گشتی قسەیەکەم، یعنی نامەوێت تایبەتی کەم بە لیڤەرپوڵەوانێ. ئەمێ تۆ تێبگەی لەوەی کە دەرکردنی یانە گەورەکان لە چامپیۆنز لیگە، ئەو یانەی کە ناوبانگێکیانەیە لە چامپیۆنز لیگ، چ کاریگەریەکی خراپ لە سەرتیب دروستەکە. سەری یوڤەکە، سەری میلانکە، سەری لێڤەرپوڵکە پاشکانە دەروی لە چامپیۆنز لیگ. یعنی بەجددی ئێستا بۆ نمونە ڕەنگە هەنێک بڵە بڵێ ئێوە لیڤەرکوزن لە شتوتگارتی بردەوە. کاکە من باسی ئەو یانانە بووە کەم کە تاریخێکیانەیە لە چامپیۆنز لیگ، کە مێژوویەکیانەیە. سەیانە مێژوودارەکانی چامپیۆنز لیگ بریتین لە چێ؟ بریتین لە ڕیاڵ مەدریت، بریتیە لە بایر مونیخ، لێڤەرپوڵ، میلان، بەرشەلۆنە. یعنی کۆمەڵە یانەیەکی دیاریکراومان هەیە. مانچستەر یونایتد. ئەم یانانە کۆمەڵە یانەی دیارن کە مێژوویان لە چامپیۆنز لیگایە کە لەگەڵ لەم پاڵاوانتیە ماڵاوایەکەن کاریگەریەکەی دیاریاتەوە بەسەریە. بۆیە هەمیشە کە باس دەکرێت چامپیۆنز لیگ وەکو گەورەترین و بەهێزترین پاڵاوانەتی باس دەکرێت و وەکو پێوەرێکی سەرەکی سەیری دەکرێت بۆ براوەی باڵۆندۆر و بلاوەی زەبێست و ئەم خەڵاتانە لە کاتێکا پاڵاوانتی هەڵبژاردەکان نەبێت. تەنها ئەو خاڵە هەبوو کە من ئاماژەی پێ بکەم بۆتان لەسەرەوەی کە تێبگەن لەوەی کە بۆچی هەمیشە چامپیۆنز لیگ گرنگە. ئەوە تا تەنها بە دەرکردنیان لە چامپیۆنز لیگ بڕۆ بزانە دۆخی میلان لە خولی ئیتالی چیلیا و ئۆمانگێکە میلان قوربانیە، بڕۆ بزانە دۆخی یوڤە چیلیا و ئۆمانگێکە قوربانیە، بڕۆ بزانە لیڤەرپوڵ پاش دەرکرانی لە چامپیۆنز لیگەوە نازناوی جامیانە پیشەگەرەکانیش لە دەستدا. کەواتە کۆی گشتی لیڤەرپوڵ کە بۆی ماوە ساڵ تەنها یەک نازناو بۆی ماوەتەوە ڕکابەری لەسەر کات کەویش نازناوی پرێمەر لیگە و هیچی دیکە. واتە ئەبێت تۆ تێبگەی لە کاریگەری ئەم پاڵاوانێتیانە لە کاریگەری بە تایبەتی پاڵاوانتی چامپیۆنز لیگ کە چەند تەئسیر لە سەرتیب دروست دەکات. لیڤەرپوڵ هێشتا لە دۆخی یاریەکی پاریس سەن ژەرمان مابوو. نیوکاسڵ زۆر باش توانیم هەلە بۆ خۆی بکۆزێتەوە دوای 7 ساڵی ڕێک چاوەڕوانی بۆ یەک جام بۆی کە نیوکاسڵ بیباتەوە. دوجار نیوکاسڵ بە بردنەوەی و نازناوە گەیشتاوانێ. دوهەمین نازناوی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1955 واتە لە ساڵی 2025 ئیدی هاو جارێکی دیکە نیوکاسڵی بە جام گەیانەوانێ. ڕەنگە بەڵێ لە ئینگلتەرا جامی یانە پیشەگەرەکان جامێکی فەرمی نییە، بەڵێ لە ئینگلتەرا بۆ نمونە وەکو جامی چێتی ئینگلتەرا وەکو پریمەر لیگ گرنگی نییە، بەڵام جامێکە یانەکانی وڵاتە ڕکابەری لەسەر دەکەن. تەنانەت خۆناغی چوارگۆشەی زەرینشی بە 2 یاری بەڕێوە دەچێت و هەموو تیپەکانیش بەشداری تێدا دەکەن. و پێشتریش مانچستەر سیتی ئەم نازناوەی بردوێتەوە شانازی پێوە کردووە، مانچستەر یونایتد بردوێتەوە شانازی پێوە کردووە، لیڤەرپوڵ بردوێتەوە شانازی پێوە کردووە. هەموو تیپانەکە بردووانە شانازیان پێوە کردووە. ئێستاش نیوکاسڵ کە بردوێتی بە هەمان جۆر و بە هەمان دۆخ بووە. طبعاً دەچمە سەر خولەکان و دەمێ باس لە خولەکان بکەم، بەڵام
نا کاکە ڕێبوار ئەڵێ بۆ بەرشەلۆنە چەند ساڵە لە ئەبتاڵ خراپ بۆ ئەبتاڵ تاموچێژی لەدەست نەدا نا باسی ئەوم نەکردو بڵێم تاموچێژی ئەبتاڵ لەدەستراوە تۆ غەڵەت تێگەیشتی باسی ئەوەت بۆ دەکەم کە نەمان لە چامپیۆنز لیگە چ کاریگەریەکی خراپ بۆ خودی تیپەکە دروست دەکا ئەستا بۆ نمونە میلان دەرکرا لە چامپیۆنز لیگە هاو لە خولی ئیتاڵی سیاری لەسەر یەک دۆڕان بەدوایە هێشتا ڕێک نەبووەوە بۆ لە برێمەیانێکی مێژووی چامپیۆنز لیگە نابێت لە قۆناغیەکەمان ماڵاوایکە یۆڤانتۆس عینن شێوەی لێ بەسەر هاو لێڤەرپوڵەوە تا لە چامپیۆنز لیگا ماڵاوای کرەوە تا لە خولی شار نەیتوانی بارودۆخی ڕێ بکات لە جامی کارەباویش نەیتوانی بارودۆخی ڕێ بکاتەوانێ بەرامبەر بە نیوکاسڵ دۆڕات نا مەبەستم لە خودی پاڵاوەندەکە نییە مەبەستم لە کاریگەریەتی لەسەر تیپەکان کاتێک کە ماڵاوای لە چامپیۆنز لیگەنەوە تۆ هەڵە لێ تێگەیشتی جا لێرە ئەمەوێ شتێک بڵێم من زۆر بە سەراحەت و زۆر بە تایبەت ئەمەوێ ینی باس لەوە بکەم سەبارەت بە بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمان و سەرنجێکم لەسەر وەستانی یاریەکان بۆ یاری نێودەوڵەتەکان من بۆ خودی خۆم وەکو محەممەد و کۆی کە بینەری یاریەکان وەکۆی کە من یاریە بینە من جە قسەی لەسەرەکەم ئەوە نییە یاری نەبین و قسەی لەسەرکەم من ینی زۆرێکی بەداخەوە یاری نبینەوە قسەشی لەسەرەکە بەڵام پێشەوەی بچمە سەر ئەوەی کە باس لە بەرشەلۆنە و باس لە ینی بەهێزی و ئەم گەڕانەوە شتانەی بکەم یەک خاڵت پێ دەڵێم کە زۆر بە سەراحەت منەم قسەی بۆ دەکەم ئەگەر بێت و ئەم وەستانی یاریە نێودەوڵەتیەکان نەبووە چونکە خۆتان زانین خولەکان تەنها ئەوەی کەما بێتی مانگی چواری ماوە لە ڕکابەری و مانگی پێنج تا دەکاتە 25 و ئەو ناوە تەناری کۆتای چامپیۆنز لیگە مێنێتەوە بە 35 پێنج ئەگەر ئێستا خولەکان بەردەوامی هەبووە بە بێوەستان و لەسەر ئەم ڕیتمەی ئێستا بڕۆشتایە من بۆ چامپیۆنز لیگە ئێستا ڕاستەوخۆ پێمەوت یاین پێشبینی مەکرد بەو پەڕی قەنەعاتەوە پێمەوتی ئەمووت بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمان یاری کۆتایی چامپیۆنز لیگەکەن ئەگەر ئێستا ئەم وەستانە ڕووی نەدایە ئەگەر بێت و ئەم وەستانە ڕووی نەدایە پێمەوتی بەرشەلۆنە یاری گەڕانەوەش لە ئەتلێتیکۆ مەدرید لە ناو واندا میترۆپۆلیتانۆ دیسانەوە لە ئەتلێتیکۆ مەدرید دەباتەوە دەگاتە یاری کۆتایی جامی شای ئیسپانیا کە یاری کۆتایی جامی شای ئیسپانیاشکان نەک ڕیال مەدرید هەستی پێشتر بێت سەرکەوتنی بەسەردا تۆمارەکە بەرشەلۆنە جامی شای ئیسپانیا ژەباتەوە و بەرشەلۆنە هەموو یارەکانی خولی ئیسپانی شێباتەوە بۆ ئەم دۆخەی ئێستا کە ئێستا یاریزان لە ڕیتمی یاریکردنە بەڵام ئەم وەستانی یاریە نێودەوڵەتیانە چییە؟ من هەمیشە باسیۆم کرم وەستانی یاریە نێودەوڵەتیانە دایم کاریگەری بۆ چێ؟ تیپێکی وەکو بەرشەلۆنە ئەگەر ئێستا وەرزەکەی کۆتایی پێ بێنە بڕوا بکە ئێستا من بە دڵنیای پێمەوتی پاڵەوان هێرسێ نازناوەکەی خۆ ڕەنگە کۆتایی وەرزی ژۆ بکە بەڵام ئێستا هیچ تیپێک هێندەی بەرشەلۆنە لە ڕیتمی یاریکردنیە لەو فۆرمە بەرزی یاریکردنیە لەو هێزە زۆرەیان نییە لەو تاقەوتوانایە نییە کە تیپەکانی تر بەخەرجێدەن لە خولێکی یەک تا خولێکینەوە لە ڕیتمی یاریکردنیە وەکو بەرشەلۆنە تاوان پاریس سەن ژەرمانیشمان هەیە من پاریس سەن ژەرمان لە یاد ناکەم بووی زۆرم ستایشی پاریس سەن ژەرمان کرد و ئێستاش ستایشیەکەمانێ بەڵام بە تایبەت بەرشەلۆنە کە بمەوێ قسەی لەسەرکەم هانزی فلیک و تیپەکەی لە ئاستێکی زۆر بەرزی یاریکردنان کە ئامادەن بۆ ڕوبەڕبوونەوەی هەموو تیپێک و ئامادەن بۆ ئەوەی کە شکست بە هەر تیپێک بێنن کە ڕوبەڕوویان بێتەوانێ و جارێکی تر دووپاتێکەمەوە ئێستا خولەکان و چامپیۆنز لیگەکەی کۆتایی باتە پێوتی بەرشەلۆنە پاڵەوانی هێرسێ نازناوەکانێ و ئەمەش بۆ پاریس سەن ژەرمان بەڵام وەستانی یاریە نێودەوڵەتیەکان هەمیشە زیانە بۆ ئەو تیپانەی لە ڕیتمی یاریکردنە و بە تایبەتیش ئەم وەستانی یاریە نێودەوڵەتیانە گەورەترین زیانە بۆ هەردوو یانەی بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمان چۆن؟ ئێوە دەزانن کە لە 2024 تا ڕادەیەک پاریس سەن ژەرمان و بەرشەلۆنە لەو ڕیتمە بەرزەی یاریکردنا نەبوون یاریکی باشیانەکە خراپ نەبوون بەڵام کاتێک تیپەکە هاتە 2025 و دوامین ئامادەکاریان کرد بۆ قۆناغی دووەم هیچ تیپێک ئێستا لە لیڤڵی بەرشەلۆنە و پاریس سەن ژەرمانە نییە لە ڕیتمی یاریکردنە لە هێز نیشاندانی خۆیانە لە دەرکەوتنی یاریزانەکانیانە لە پلاندانانی ڕانەرەکانیانە لە شێوازی یاریکردنیانە
بۆیە ئەمە زۆر گرنگە لە کاتی خۆیان کۆتایی بە شتەکان بێنێ. بەرشەلۆنە لەو ڕیتمە بەرزەی یاریکردانە بێ ئەو گەڕانەوەی کە شەوی ڕابردوو بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید ئەنجامیدا گەڕانەوەیکی گاڵتە نەبوو تۆ بە شتێکی لاوەکی سەیریکەی. بەرشەلۆنە لە خولێکی هەفتا و دوو تا کۆتایەتنی یاریەکە کە ئەگەر بە هەمووی وەریگرینەوانێ 28 خولەکە تا کۆتایی یاریەکە کە گۆڵی ئەخیر کراوە، چونکە خۆتان زان گۆڵی لە ئیزافی کراکات درێژ کرایوانێ. بەرشەلۆنە توانیوێتی لەو ماوەیەدا 4 گۆڵ لە ئەتلێتیکۆ مەدرید لە ناو واندا میترۆپۆلیتانۆ تۆمار بکات. بەڵێ دەزانم ئەتلێتیکۆ مەدرید ماندوو یاریەکە ڕیال مەدریدە، بەڵێ دەزانم ئەتلێتیکۆ مەدرید یاریکی بەرگریەکە، بەڵێ دەزانم بەڵام خۆ پێشەوە ئەتلێتیکۆ مەدرید هەر بەرگریەکرد. بەڵام ئەوە بەرشەلۆنەیە لە فۆرمێکی بەرزی یاریکردنایە، ئەو بەرشەلۆنەیە کە لە لیڤڵێکی زۆر بەرزاتوان ڕوبەڕووی ڕکابەرەکانی دەبێتەوە. بۆیە هەمیشە ئەم وەستانانە زیانە بۆ تیپانەی کە لە ڕتمێکی بەرزی یاریکردنان بۆ پاریس سەن ژەرمان بۆ بەرشەلۆنە، و هەمیشە سوودە بۆ یانانەی کە ماندوون یاوە خودە ڕتمی یاریکردنیان لە دەستدا. ئێستا نییە من زۆر بە قەنەعەتەوەم قسەیەتان بۆ بکەم. بڕوا بکەن ئەو مانچستەر سیتی پار کە خۆتان زان مانچستەر سیتی پار لە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ ماڵاوای کرد، وەکو مانچستەر سیتی پێرار بەهێز نەبوو کە چامپیۆنز لیگی برد. ئەو مانچستەر سیتی پار ئەم ساڵ وجودی هەبووە لە پریمەر لیگە، لە جێگەی ئەو ئەرسیناڵە بووە. ئەم یاریانە بەردەوامی هەبووە لە پریمەر لیگە. بڕوا بکە ئەو لیڤەرپوڵە یعنی بە دوور نەبوو پریمەر لیگیش لە دەست بە. بەڵام ئەم وەستانی یاری نێودەوڵەتانەی خێر و بەرەکەتە بۆ لیڤەرپوڵ، کاریگەری و شکستەی چامپیۆنز لیگ بوو ئەم جامە تێپەڕێن، تیپەکە دۆخی شاران بێتەوە. وەکو سروشتی تۆپی پێ ئیسفادەیە بۆ بایر میونخ. بایر میونخ دوای ئەوەی کە دوو یاری لە لیڤەرکوزن بردەوە لە چامپیۆنز لیگ هاتووە لە خولە یاریکی دۆڕانەوە بە بۆ خۆم و یاریکی یەکسان بۆ لەگەڵ یۆنیۆن بەرلین، یاریزانەکانیشی ماندوون لە بەری بایرن جودێکی زۆری کردووە، هاتە قۆناغی پاشکۆ، لە پاشکۆ بەرامبەر بە سێڵتیک تووشی ناڕەحەتیکی زۆر هاتا بەربەسی سەڵتیکی بڕی گەیشتە قۆناغی 16، بەڵام قۆناغی 16 زۆر بە لێیاتوانە بربەسی لیڤەرکوزنی تێپەڕان. بۆ بایرن سوودە، بۆ ڕیال مەدرید سوودە کە یاریزانەکانی زۆر زۆر ماندوون. ڕاستە چنگەشتی تێکەن، بەڵام تۆ وەکو یاریکردنی خول نییە تۆ کابرا هەموو ڕۆژێ ڕاهێنانیە بێ و تۆ ئێستا بۆ نمونە ئێمە حسێبی بکەین لە حەڤەی مانگتاوە کۆگاتە 2-4 تقریبان 15 ڕۆژەکە، لەمایان 15 ڕۆژەیە 2 یاری ئەنجامێن. ینی خۆ بەڵێ ڕاستە چێتەوە یاریەکە، بەڵام 2 یاری ئەنجامێ. ئەگەر بمایەتەوانێ ئەگەر بمایەتەوانێت 4 یاری بوو لە ئەوروپا. ئێستا حاڵی حازر یاریانەکان بەڕێوە چوار تۆ 4 یاری تەکرد، چونکە مەجال نەماوە یەکشەمە یاریەکەی سێشەمە چوارشەمە یاریی تر تەکرد، بە هەمان شێوە هەفتەی داهاتوو بەلانی کەمەوە 3 یاری تەکرد. ئەمە جگەلەوەی تۆ لەیانەیە کۆمەڵە یاریزانمان هەیە کە ڕکایزی سەرەکی نەدەبێ بەشداری بکەن، بەڵام لاڵبژاردەیە بۆ جۆرە نییە. لاڵبژاردەیە گۆڕانکاری پێکرێن، هەممەرجنیە هەموو یاریزانەت پێگاتی سەرەکی دیاری کراو بێ، تۆ ماندووبوونی لایەنەکەی توشتە بێت لاڵبژاردەکەشدا تووشت بێ. ئەمە سەبارەت بە وەستانی یارە نێودەوڵەتیەکان بوو. بەڵام ئەو گەڕانەوەی بەرشەلۆنە وەکو پێم وتن کۆڵنەدانی ئەم تیپەیە هێزی هانزی فلیکە کە بە تایبەتی لە ڕووی توانای جەستەیی ئەوانێ. هانزی فلیک ڕۆڵێکی کاریگەری هەیە لە بەرەو پێشبردننی ئاسی یاریزانەکانی بەرشەلۆنە و قەناعەت و لایەنی دەرونی یاریزانەکانی بەرشەلۆنەیە. ئەگەر دیقەتی گۆڵی دوو هیچی ئەتلێتیکۆ مەدرید بن کاتێک سۆرلۆس گۆڵی دووبەیست تۆمارەکە کە بینیشتان تەبان بۆی کە ئەو ئەزیزانەی کە باز لە حاڵەتی دەستەکەی دیپاڵەکەن، بەڵێ دیپاڵ تۆپەکە بەردەستی کەوت و دەبووە داوەر لەو کاتەیە یەکسەر فیکە لیا لێدانی ڕاستەوخۆ و بەرشەلۆنە ژمارکە. بەڵام کاتێکم تۆپە داوەر نەیبینی یا ئاڵێن نەمبینیوە ئیسفادەی یایە تۆپ هاتۆ قاچی بەرشەلۆنە یاری پێکرایەوە مەفعولی و تۆپە نامێنێتەوە کە ئیبتاڵی کاتەوە. تەنانەت لە پریمەر لیگ بۆشم باس کردوون قانونێکەیە لە پریمەر لیگە هەر ئەم تۆپە بچێک پێ گۆڵی پێتۆمار کرێ، بۆ نمونە داوەرم تۆپە نابینێت کە بەدەستی دیپاڵ کەوتووە. دیپاڵ یەکسەر پاسەیە بۆ نمونە یا بە گریزمان پاسەیە بە یاریزانێکی تر، یاریزانانی تر پاسەیە بە سۆلۆزەی کاتە گۆڵە مادام 3 لەم 30 کردو پێش گۆڵەکە ناگەڕێتەوە بۆ حاڵەتی سێم کەم گۆڵە ڕەتکاتەوە. مە یاسایە لە پریمەر لیگە، بەس لە ئینگلتەرا و لەمانەیە لە ئیسپانیا و لەمانەیە یاسا نییە،
بەڵام حاڵەتەکە بۆچی گۆڵەکە ڕەت نەکراوە لەبەرەوەی تۆپەکە ایراوەتەوە بە پیدری یاری پێکرێت و دیسان و تۆپەکە قەتع بۆتانە و خۆشتان نەزانم شەو چەند حاڵەتێکی کۆندیشە بوو کە قسەی لەسەر بوو بەڵام حاڵەتەکان خشونەیەکی ئەوە گەورە نەبوو تا دانی شەڵایەکی گەورەی لەسەر بنی تۆ بڵێ ئەمە کارتی سوور و ئەمە نە شتەکان کاردانەوەی بینی دوو یاریزانە بۆ نمونەوەی جولیانۆ سیمیۆنی و کۆندی دوو یاریزان پێکدادان لە نێوانیانە هەیە ڕەتفعلێکی بەسیتە ئەمە ڕۆیە ئەوەی تریشیان کۆندی ویستی خۆی لە تۆپەکە لابە کە دابەزیەوە خوارەوانێ قاچی بەر ئەژنۆی ڕیندۆڵۆکە و یعنی شتەکان لەو نشتێکی قورز نین تۆ بڵێ مطلقە و حاڵەتی گۆڵەکەی ئەمانیش بەم جۆرە بوو بەڵام من دەمێ باسی چیت بۆ بکەم من نامێ باسیەوە بۆ بکەم بڵێم هانز فلیک و لەبەر لە سەرەتای وەرزەوە باسمان کردووە کامانجی بەرشۆنە چیەوە ئەمێ باسی ئەو عەقڵیەتت بۆ بکەم کە لایەنی دەرونی ئەم تیپە چەند بەرەو پێش چووە ڕێز بۆ چاوی و کارەکانی بۆ بەرشەلۆنە بەڵام ڕێزی بێپایان و گەورە بۆی کە فلیک لە بەرشەلۆنەیە دروستی کردووە من جوودی هیچ ڕاهێنەرێک بەکەم سیر ناکەم ڕۆڵی هیچ ڕانەرێک بەکەم سیر ناکەم یەکەم ڕۆحیەتی پاڵاوبوون کە لە بەرشەلۆنە بنیادنرا چاوی بنیادینە یەکەم دوو ئەستێرەی لاماسیا کە لە بەرشەلۆنای ڕۆڵ و کاریگەریان پێیرا چاوی بنیادیە ئەمانەیشی چاوی ئێستا خاڵی تۆکمەکردن و هێزدانی زیاتر بە بەرشەلۆنە و کۆمەڵێ وردەکاری بچووکە بەرشەلۆنەیشی لەسەرکە ئەمە هانز فلیکیشی لەسەر کردووە خاڵی یەکەم لایەنی توانای جەستەییە کە ئەم ڕاهێنەرە تاوان بە یارمەتی ڕانەری توانە جەستەیەکان توانوێتی زۆر باش لایەنی جەستەیەم تیبە بەرەو پێش بێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ڕووی لایەنی دەرونیەوە بەرشەلۆنە متمانەیەکی تەواوی بەخۆی هەیە بۆی کە ئەم تیپە دەگەڕێتەوە لە یارەکانە ئەم تیپە گەڕانەوەی هەیە بۆ یارەکان و هێز و توانای لەدەست نایە بە تایبەتی ئەگەر لە قتەی ئینگۆ مارتینێز بینن لە دوای دویچ و لە قتەکەی پیدریش ببینن کە دوای گۆڵات و داوای لە یاریزانەکان کرد کە زۆر هێور بنەوانێ بڕوایان بە گەڕانەوەی خۆیان هەبێ تاوان زۆری ژەخنە لە لیڤاندۆڤسکی ژیرێ من پێ دەڵێم ئەگەر دوونەوە دقەی تر یاری بکردا یاماڵ و ڕافینا خەریکی یاریکردن بوونە گۆڵیان بۆ ناکرا ئیلاوێت و هێرشبەرێکی سەرڕمی قەناست هەبێ لەو کاتە تەزیقەی کە یاریزانەکانە ناتوانن هونەری خۆیان پێشکەشکەن ئاوا ڕێگە چارێکە بۆ بدۆزێتەوە بۆی بەربەستی ئەو گۆڵە بشکێنی لیڤاندۆڤسکی ئەو گۆڵەی کردی ئەو گۆڵەی لیڤاندۆڤسکی نەبێ بەرشۆنە یاریە هەر گۆڵیشی تۆمار نایەکرد چونکە ئەوە تایبەتمەندی هێرشبەری سەرڕمە کەی ماڵین هێرشبەری بۆکس کاڵین هێرشبەری ژمارەنەوە هێرشبەری ژمارەنەوە ئەو تایبەتمەندیانەی تایە کاتێک تۆ یاری تەواو لێ عاسیە بێ بەڵێ تۆ بە فەوتێنێ بەڵێ سروشتی هێرشبەر وایە دوو تۆ بە فەوتێنێ سێ تۆ بە فەوتێنێ بۆ جۆرەیە بەڵام کاتێک تۆ تەواو تەزیق بووی کاتێک تۆ کلیلی گۆڵە بۆ نادۆزراوانێ نەتەزانی چۆن گۆڵ بکەیت ئەم هات بربەستەکەی بۆ شکانی بەڵێ ڕۆڵی نیگۆ مارتینێزی تیا لە تۆپەیە ڕاستێکە بەڵام ڕۆڵی کاریگەری لیڤاندۆڤسکی ژمارەنەوەی تیا لەوەی ئەم تۆپە چۆن خۆی دەربازەکەەوە چۆن دەتوانێت گۆڵ تۆمارکات بۆیە هێرشبەری سەرڕم هەمیشەوە هەمیەتی هەیە هەموو کاتێک دەتوانێت ڕۆڵی خۆی بە شێوەیەکی زۆر باش بگێڕێت و ئەو خاڵەشی کە هانز فلیکیشی لەسەر کرد پێشوی بێمە لای کۆمنتەکان لا خوڵەکەەکانی کۆتایی ئەمەوەت پێ بڵم هانز فلیک لە جێمی دووەم ڕافینا و لامینیاماڵی بردە سەر یەک یاڵیاری پێکرد تێبگەل لەم قسەیە ڕافینا و لامینیاماڵ چوونە سەری یەک هێڵیاریان کرد بۆ شکستپێنانی تاکی لینۆ ڕیندۆڵدۆ چونکە بەرشەلۆنە لای چەپ لە لای ڕاستی ئەتلێتیکۆ مەدریدەوە حەلی بەدەستەوە نەبوو هەموو زەختەکەی کردبووە سەر لای چەپ و بۆوەش ڕافینا و لامینیاماڵی بردە سەر یەکیان یەک ئەپدەیت تێبکەنەوانێ بزانن کوێ بوو کە یاریزانی بردە سەر یەک یاڵیاری پێکرد دێمە لای کۆمنتەکان زۆر بە خێرایی کاک ڕێبارجواب بمایتەوانێ کاک مەسوور بە دەرلەوەی لە کارکابەری سەرسەخت و مێژویانەکەم بەزافەرم بۆ هانزفلێک وەڵابرا ماشڵا بەرشۆنێم ساڵ چەند ناوازە و یاریشی نایاب دەکەن چوانخانە لێ بەرشۆن لە یانەی چامپیۆنز لیگ نیە بەرامبەر دۆرتمۆند دەبێتە واز بێنە ئیتر کاگاوکارەڵی تر کاتیەوەنی ئەتلێتیکۆ مەدرید بە شوێن شوێگرەوەی سیمۆنی بگەێنن ڕاستە ئاسیانەکەی گۆڕی بەسیی تازی پێنێت چەند ساڵامان ئەتلێتیکۆ بینین ئێستا سیمیۆنی ئەبێ هەمانەوە قسەی کلۆپی پارکە
کەوتی منی تی وزەم نەماوە لەگەڵم تیپەیە بەردەوام بم وزەم نەماوە بۆی کە ئاسیم تیپە بەرەو پێش بەرم دەڵێم ماڵەوە 100% لەگەڵتم ئیتر کاتیوێ سیمۆنیش بڵێ ماڵەوە کاکە ڕامان ئەڵێ پیدری ئاسی چۆنە ناوهێنانی پیدری پێویست ناکا باسیکی لەبەر ستایشی پیدری بەجددی بەدەم ناکرێت یعنی شتێکی تایبەتمەندی وایتیانێ من چەند کەر لەواڵەکەی خۆشمامەژەمەوە تومە حەز ئەەکەم هەموو کاتێک هەموو تۆپەکان هەر لە قاچی پیدری بێ لە قاچی جیاریزانێکی تر نەبێ کاک مستەفا سڵاو لە تۆش پێم وتی هانزی فلیک من بە دوو خاڵ بۆ باسەکەم کە لە بەرشۆنە چی گۆڕیوە یەکەم توانای جەستێم تیپەی گۆڕیوە دووەم لایانی دەرونی عەقڵیەتی ئەم یاریزانانەی گۆڕیوە و فێری کردوون چۆن کۆڵ نەدەن سەرکەوتن لە یاریەکاندا تۆمار بکەن ئەم دوو خاڵە لای فلیک زۆر موهیمە و لە بەدبەختی فلێکە کام یاریێنێ ئەم وەسانی یاریێنەوە دەوڵەتیانە هات بەدەستەوانێ کاگەڵکەوت دەڵێ ڕیال چێژی بۆ تۆ پێ نێشتێتەوە یاخوا بەرشلۆنە بگەڕێتەوە تۆزێت چێژ لە یاری بگەڕێتەوە چونکە ڕیال ختمیە من هەمیشە وتومەوە ئێڵێمەوانێ ئەڵێم ئەگەر ڕیال مەدریت ئەم وەرزەش نازناوەکان بەرێتەوە خولی ئیسپانی و چامپیۆنز لیگ هیچ مانایەک بۆ تۆپی پێ نامێنێ و هیچ مانایەک بۆ ڕکابەری یانەکان نامێنێ و هیچ چێژێک بۆ نامێنێت سەرۆکی یانەکان خەریکی چین ئەم ڕانەدانە خەریکی چین پێویستمان بەوەیە پاڵەوانی نوێ دەرکێ پێویستمان بەوەیە کە ڕکابەری نوێ دەرکێ چونکە بەجددی بەردەوام یەک پاڵەوان هیچ متعی نایاڵێتەوە لا پاڵەکە ئێستا من وەرە هەر بەهەندەری ئەرجەنتین ئەڵێم ئەو کوپە ئەمریکایی 2021 کە خۆشتر بووە ئەم کۆپە ئەمریکایی 2024 کامیان چێژی زیاترت لێوەرگێت طبعاً کۆپە ئەمریکای 2021 هەموویان وا دەڵێن هەم لەبەر تامەزۆیەکەم لەبەرەوەی پاڵەوان یعنی بەو جۆرە خۆشە کە دووبارە بێتەوە پاڵەوان بوون بەس بۆ هەندەری وەڵبژاردەیە چێژێکی تایبەتیە بەڵام مۆشی تر ئەو چێژە گەورەی نییە با منم قسانە کە ناگەم کاک ڕێبار کاگوریاڵە تۆپی پێوەکو هۆلیوودی لاتۆ و چێژێ خراوەتە ژێر هەرمەنی پارەوە ئەوە کاگاوکار جوابی و پیاوەی یاوەتەوانێ با پێویست ناکایترینی کەم کاک شێخڕەباز دەڵێ لە سەرکەوتنی بەرشە کەم ناکەینەوە بەڵام کاک محەممەد پێی وایە ئەمە بەهێزی بەرشا بوو یا ترسنۆکی سیمۆنیە نا بەرشەلۆنە لە خولێکی یەک تا کۆتایی بە بەهێزی یاری کرد و سیمیۆنی هەرەوە ڕێتمی یاریکردنیەتی بەرگری چڕ دەکا و هێرشێڵ گەڕاوان جامەیە ئەتوانی گلەی لە یاریزانەکانی سیمیۆنی بکەیت کە سۆرلۆس دەرفەتی سێویچی لە دەستدا بە ئاشکرا و لە دوێشیشە دیسان و دەرفەتێکیانە بوو بۆی کە ئەتلەتیکۆ گۆڵی سێم تۆمارکە دیسان و دەست ئەتوانی ئەم گلێ بکە بەڵام وەکوی ڕێتمیاریکردن ڕێتمیان ئەتلەتیکۆمەدیت هەر بەم جۆرەیە کاگی و ئەمساڵ لە پرێمەرلیگ باگەرێکی زۆر پێنجی لە کاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ئەی لە کۆتایی وەرز بەرشۆنەمووی لە دەستدا ئینکەمە تۆپی پێ من پێ دەڵێمە مۆستانی یارێنێ و دەوڵەتیانە بۆ بەرشۆنە کاتێکی باش نەبوو کاک چێنەرڵێن چیوەتی وای دەکرد کاتێک بەرامبەریان نەبێزەکان دەکرد ڕۆدریگۆ ڤینیسیۆسی لە سەریەک هێڵدانێنا ئەکرەوە تۆ خۆت ئاماژەت پێ کرد باشامان جیلیوس دیازیە نازان بەخوا بۆیان دەست خۆش کاک چێنەر ئەو خاڵە دوت کە من حەز ناگەم باسیکەم لەوەرەی نەڵێن بە هاندەری بەمە باسیەکە بەڵێ ئەوە سەرەتا کارلۆ کردی کە یاری سوپەرەکەی پارە بێلینگام و ڕۆدریگۆ ڤینیسیۆسی بردەسەریەک هێڵ بۆی کە هێز یاراوخۆ بەرامبەر بە ڤینیسیۆس داگرێت بەڵام ئافەرم بۆ ئەنزەکرێت کە دەتوانێت هەموو شتێ بکات لە پێناوی بەرشۆنە سەرکەوتن کردن.